مسلمانان هەتا کەی خۆتان یەکلا ناکەنەوە، هەتا کەی پارە ئەکەن بە قورگ و دەستی قورئان فرۆشەکان. ئەوانە دڵسۆزی ئێوە نین، ئەوانە دڵسۆزی ئەم میلەتە نین، ئەوانە دڵسۆزی خەڵکی و مردووەکەیش نین. وەڵڵاهی 1 ملیۆنێ ختمەی قورئان بکە، ئەو قورئان فرۆشە لە تەعزیەدا 1 پیتێک خێری ئەو مردووە دەستی ناکەوێت، چونکە قورئان پارە و پولی پێ پەیدا ناکرێت. دەبا ئێمەش هەمومان وەسیەتێ بکەین با کاتێ مردین قورئان فرۆش ئیسفادەمان لێ نەکە، با شەیتان ئیسفادەمان لێ نەکات. با هەر کەسە لە ئێمە وەسیەت کە. من وەسیەتەکەم بۆ هەمووتان، مردیشم هەر کاتێ لەسەر جەنازەکەم لە قەبرستان بڵێن وەسیەتی کردووە تەعزیە بۆ دانەنرێت. وەسیەتم بۆ هەموو کەسێکیش کردووە کە بیناسم، تەعزیەم بۆ دانەنرێ. با دینەکەی خوا تەطبیق بکەین، با دژایەتی سونەتی پێغەمبەری خوا نەکەین صلی الله علیه وسلم. کێ لە ئێمە لە پێغەمبەری خوا بەڕێزترە صلی الله علیه وسلم تەعزیە بۆ دانرا؟ بۆ لە تۆ دەست پێ نەکات، با لە تۆ دەست پێ بکات، با ئەو سونەتە لەناو خەڵکیان زیندوو بکرێتەوە کە خەڵکی تەعزیەت بۆی دانەنرێت، چونکە سونەتەکە ئەوەیە کە تەعزیە بۆ خەڵکی دانەنرێت. با ئەو بیدعەیە بمرێنین کە لەناو خەڵکیە بۆتە دین و خواپەرستی. وەڵڵاهی زۆربەی مسلمانان ئەوەندە دەچن بۆ تەعزیە، وەڵڵاهی بۆ نوێژی جەماعەت ڕوبعێکەوە ئازانین. دەچێ گوناهی گەورە، چەند گوناهی گەورە ئەنجامەدا و لەلاوە دێتەوە. قورئانی پیرۆز بۆ دانەبەزیوە پارە و پولی پێ پەیدا بکرێ، و قورئانی پیرۆز زۆر لەوە بەڕێزترە ئافرەتێکی زەیسان کە حرامە نوێژ بکە و ڕۆژوو بگرێ لە دیارسەری دابنرێت، لە دیارسەری مناڵەکەی دابنرێت. ئەمە حکمەتێ لە قورئان دابەزینە. پێغەمبەری خۆشەوی